ڕێزان، من وسام ئەحمەدم. ئەمڕۆ پێداچوونەوەیەک بۆ بەشی یەکەمی وەرزی پێنجەمی زنجیرەی لا کاسا دێ پاپێل یاخود تاڵانی پارە دەکەم. تەمان پێشتریش ڤیدیۆیەکم لەبارەی وەرزی چوارەم بە تایبەتی و وەرزەکانی تریش بەگشتی کردووە و باسم کردووە کە وەرزی چوارەم بۆ وەرزێکی باش نەبوو و لەوێش گوتم ئەگەر وەرزی پێنجەم ئەڵقەکانی سەرەتای باش نەبێ لەوانەیە هەمووی سیر نەکەم. ئەمڕۆ هەموویم سیر کرد با پێتان بڵێم بۆ پێم وابێ ئەم وەرزیان باشتر بوو لە وەرزی چوارەم و هەندێک خاڵباز بکەم کە هەم خاڵی لاواز و هەم خاڵی بەهێز بوون لەبارەی ئەم وەرزە. بزانێتەن ئەم پێداچوونەوەی من بێ سپۆیل دەبێت سەرەتاکەی. سەرەتا هەندێک بابەت باز دەکەین کە بێ سپۆیلە، بەڵام دواتر هەندێک بابەتی دێتە ناو کە سپۆیل تێدایە. ئەو کاتش کە دەگەین نە ئەو بابەتانە پێتان دەڵێم سپۆیلە دەتوانن لێەوە چیتر سەیری ڤیدیۆکە نەکەن. ئەو 5 ئەڵقەیە کە ئێستا بڵاوکرانێتەوە تەواوی وەرزەکەنین. 5 ئەڵقەی تریش قەرارە لە مانگی 12 بڵاو بکرێنەوە. ئەم وەرزە لەو کاتەوە دەست پێ دەکات کە وەرزی چوارم کۆتایی پێدێت کاتێک ئەلیسیا پرۆفیسۆر دەدۆزێتەوە لەو شوێنێک کە خۆی لە حەشاردا بوو. لەو لاشەوە لیزبن چووە ناو مۆزەخانەکە و لەگەڵ جەماعەتی مەنیهێستەکەیە. لێرەوە وەرزەکە بەردەوام دەبێت تا کۆتاییەکە کە کۆتاییەکی زۆر سەرنڕاشتێکی هەیە. هەندێک خاڵ هەن کە لەبارەی ئەم وەرزە هەم هەندێکیان بەهێز بوون و هەندێکیان لاواز بوون. ئەگەر لە لاوازەکەەوە دەست پێ بکەین، یەکەم شت کە لە وەرزی چوارەمیش زۆر هەبوو ئەکشنێکی زۆری بێمانا بوو و بەبێ ئەوەی هیچ قوربانیەک و هیچ کوشتنێش تێدا بێت. من لەگەڵ ئەوەدام کە ئەکشنەکە لە ڕووی دەرهێنانەوە زۆر جوان بوو. لە وەرزی چوارەم تەنانەت جوانتریش بوو، هەندێک لە حاڵەتە ئەکشنەکان حەماسەتی زۆری پێدەدایت، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەو ئەکشنانە زۆر بێمانا بوون لەبەر ئەوەی تەقەکردنێکی زۆری تێدا بوو، بەڵام قوربانی زۆر کەمی تێدا بوو. ینی ئەو تەقەکردنەی کە لەوێ هەبوو لەوان لە فیلمێکی ئەکشن هەبوایە بە سەدان کەس مردبانە، بەڵام لەوێ نە لە پاڵەوانەکان نە لە دوژمنەکان کەس نەدەبوون. هۆکاری ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەوانەی زنجیرەکەیان دەرهێناوە نانویستوە زنجیرەکە لە ڕێی ئەکشنەکەەوە زۆر توندوتیژ ببێت، بەڵام لەگەڵ ئەوەشدا شتەکە بێمانایە لەبەر ئەوەی تۆ جەماعەتێک تیناوە. ڕاستە ئەوان پاڵەوانن، بەڵام دزیەک لە بانکێک دەکەن، چەندان خەڵکیان بەبارمتە گرتووە. ناڵێم دەوێت بەلایەنەوە ئاسایی بێت، بەڵام ئەوەش کە هیچ کەس نەکوژن، تەنانەت ئەوەی کە تەقەشیان لێ دەکات ئەمەیان پێم وابێ شتێک بوو زیادەڕۆی تێکرا بوو. هەر بۆیەشە کارکتەری پارێزمەم بەدڵ بوو کاتێک گوتی ئەو بۆ کوشتانە تێک ناچێت، لەبەر ئەوەی ئەو چیتر هەست ناکە کە ویژانی خۆی ئازار دەدات. لەلاشە ئەو قسەمان بینی کە دەستگیرانەکەی دێنڤەر کە ئەو تەنها بە کوشتنی کەسێک کە نەشمرد، بەڵام چەندە پێی کاریگەر بوو. ینی ئەمەیان شتێکی بێمانا بوو دەکرا بوو ئەم وەرزە و وەرزەکانی پێشتریش تۆ ئەگەر ئەکشنێکی زۆری تێدەخەیت دەبێت قوربانیەکانیش زۆر بن، لە جیاتی ئەوە با پۆلیسی زۆر بن، با دوژمنەکان زیاتر بن، لە جیاتی ئەوەی 10 کەس بێن کە تەقیان لێ بکەن و ڕوبڕیان ببنەوە با خەڵکان زیاتر بن. پێم وابێ ئەمە چێژی زیاتری پێدەدا و واقعی زیاتری بە زنجیرەکە دەدا. دووبارە هەوشەی وەرزی چوارەم بابەتێکتر هەبوو، ئەویش ڕۆلی پرۆفیسۆر بەتایبەت لە ئەڵقەی یەکەم تا ئەڵقەی سێم کە زۆر کەم بوو و لە ئەڵقەکانی تریش کاریگەریەکی وای بەسەر هێستەکەەوە نەبوو. دەتوانم بڵێم هاوشەی وەرزی چوارەم ئەمە زیادەیەک بوو بگرا ناخۆشی زیاتری بۆ جەماعەتی ناوە دروست کرده بوو، نەک ئەوەی سوودی زیاتریان پێ بگەێنێت. شتێکی کە دووبارە هاوشەی وەرزی چوارەم لەم وەرزەش دیسان بەکار هاتبوونەوە کە پێم وابێ زیادە بوو، ئەویش فلاشباکان بوو کە باسی لە بەرلین و ئەوان دەکرد. لەگەڵ ئەوەشدا دوو بابەت هەبوون لەبارەی فلاشباکان کە باشتر بوون لەوانی پێشتر. یەکەم شت فلاشباکەکان چێژیان هەبوو، بەتایبەت ئەو بانگدزینەی کە یاخود ئەو دزیەک کە بەرلین کردی لەگەڵ کوڕەکەی پێم وابێ شتێکی جوان بووە، چێژی پێدای هەرچەندە پەیوەندی بە چیرۆکە ئەسلێکەوە نەبوو. و حاڵەتی دووەمیش ئەو بابەتەی نێوان کوڕی بەرلین لەگەڵ خێزانی بەرلین پێم وابێ ئەمە لەوانەیە ڕۆلی هەبێت لە 5 ئەڵقەکانی داهاتوو. دڵنیاشتین، بەڵام ئەگەر ئەمە ڕۆلی هەبێت پێم وایە فلاشباکانیش تەواو بێسوود نەبوون. بەڵام ئەوەندەی ئێستا هەستی پێ دەکەێت پێم وایە ئەو فلاشباکانە وەکو چیرۆکە سەرچیەکە هیچ کاریگەریەکیان بەسەر چیرۆکە سەرچیەکەەوە نەبووە. خاڵشتر کە پێم وایە ئەم وەرزە زۆر بەهێز نەبوو، ئەویش بابەتی نێوان ئەلیسیا و پرۆفیسۆر بوو کە کۆتاییەکە پێم وابێت تا ئاستێک ڕۆم بوو، بەتایبەت کە سەرەتاکەی بینیمان و ئەو کاتەش کە ئەلیسیا خەریک بوو منداڵی دەبوو، ئەمە لەوانێت تۆزێک بێتە سپۆریش، بەڵام پێم وایە شتێکی وانە ماوەیەکە چاوەڕێ دەکەین لەم وەرزە. ئەو کاتە پێم وابێ شتەکان ڕوون بوونەوە کە چی بەسەر پرۆفیسۆر و ئەلیسیادا دێت، بۆیە پێم وانە ئەو بابەتیان شتێکی چاڕۆ نەکراوە بێت و ئەمەشان خاڵێک نەبوو کە لە زنجیرەی لا کاسا بێت. ینی عاتن ئەو زنجیرەیە لەبەر ئەوە زنجیرەیەکی بەهێزە، لەبەر ئەوەی شتانی زۆر سەمەرەت پیشاندا، شتانی وات پیشاندا کە تەوەقوعی ناکەیت، بەڵام ئەمەیان تا ئاستێکی زۆر تەوەقوع کراو بوو و بۆی دەچویت کە لەوانەیە چی ڕوودات.
ئەوەی دەتوانم بێ سپۆیل بڵێم زۆر بەهێزە زۆر نایابە لەبارەی ئەو زنجیرەیە لەبارەی ئەم وەرزە مۆسیقایە. ڕاستە مۆسیقای زنجیرەکە بەگشتی تا ئێستا باش بوو، بەڵام پێم وایە لەم وەرزە هاوشێوەی وەرزی دووەم مۆسیقای بوو کە حەماسەتێکی زۆر زیاتری پێدەدایت، بەدەستخۆتنە بوو وای دەکردی کە ئەدرینالین لەشت بەرز بێتەوە. یعنی من خۆم تەنانەت ئەو حاڵتانێک کە زۆر بێمانا بوون و زۆر واقعیان پێوە دیار نەبوو بەهۆی مۆسیقاکەوە چێژی زیاترم لێ دەبینی. بابەتێشتر کە زۆر پێی کاریگەر بوو، زۆر بەلامەوە بەهێز بوو، ئیمۆشن و هەزبزوێنی چیرۆکەکان بوو، بە تایبەتیش چیرۆشی کارکتەرەکان کە لە پشتیانەوە بوو، ینی چیرۆکی تۆکیۆ بە تایبەتی کە بینیمان چیرۆکەشتری هەبوو، یاخود چیرۆکی ئەو کچە مێلینا شتێکی وایە. چیرۆکی ئەوانە هەست دەکرد کە زیاتر ئیمۆشن و هەزبزوێنی پێدراوە، بە تایبەت ئی تۆکیۆ بەڕاستی من خۆم زۆر پێی کاریگەر بووم، زۆر پێی سەرسام بووم کە چیرۆکێکی وا بەهێزی هەیە و هەر ئەمەش وای کرد هەزبزوێنی زیاتر بە زنجیرەکە بدات و چێژێکی زیاتر بەم پێنج ئەڵقەیە بدات. کۆتاییەکەی لێرەوە سپۆیلەکەی ناکەم، دواتر باس لە سپۆیلەکەی دەکەین، بەڵام کۆتاییەکەی پێم وایە هۆکاری سەرەکیت تا پێنج ئەڵقەکەی تر سیر بکەیت. یعنی کۆتاییەک بوو، هاوشێوەی کۆتایی وەرزی دووەم زۆر نایاب بوو، وای دەکرد کە بە پەرۆژ بیت تا مانجی 12 بێت و سەیری بکەیت. هەر بۆشە پێم وایە ئەم وەرزە شانی سیرکردنە زۆر لە وەرزەکانی چوارەم و سێم باشترە و خۆم 7.5 پێ دەدەم. یەک دوو بابەت هەن کە سپۆیلن و هەندێکیان بابەتی بەهێزن، هەندێکیان بابەتی لاوازن. لێرەوە ئەگەر ناتانەوێتان سپۆیل بێت دەتوانیتر سەیری ڤیدیۆکە نەکەن. لە بەشی سپۆیل سێش هەند باسییان لێوە دەکەم کە وایان کرد ئەو زنجیرە و ئەو وەرزە زۆرم بەدڵ بێت. یەکەمیان لە سەرەتای ئەڵقەی دووەم ئەو خۆ بەدەستەوەدانەی جەماعەتەکە زۆرم بەدڵ بوو. هەر ئەو حاڵەتەش بوو کە وای کرد من بەردەوام بم لە سیرکردنی تەواوی وەرزەکە. یعنی شتێک بوو هاوشێوەی وەرزەکانی پێشتر کە وەرزی یەکەم و دووەم بوو شتێکی زۆر چاوەڕوان نەکراو. لە هەمان کاتیشدا لە کاتی ئەو خۆ بەدەستەوەدانە تۆ بیرۆکەی ئەوت بۆ دەهات کە دەبێت ئەڵقەکانی تر چی بن. ینی سەرسان دەوی کە ئەگەر ئەوان خۆیان بدەمە دەستەوە لەوانەیە بەشەکانی داهاتوو زیاتر باس لە ڕاوەدونانێک بکەن کە لە دەرەوەی مۆزەخانەکە بێت، یاخود لەوانەیە لە بەندیخانە بێت. ینی شتێکی وات بۆ دەهات کە تەواو ئیتر ئەوانە کۆتاییان پێ هاتووە و دەستگیر دەکرێن. بەڵام ئەو بابەتی خۆ بەدەستەوەدانە هەم حەماسەتی پێدا و هەمیش وای کرد کە چاوەڕێ بکەیت کە دوای ئەوە چی ڕوو دەدات و ئەوە بوو بینیمان کە دواتر بابەتەکە چۆن هەڵگەڕایەوە و چی بەسەر هاتەوە. بابەتێشتر کە دەتوانم بڵێم سەرشترین بابەت بوو کە لەم وەرزە بینیمان و لە هەمان کاتدا زۆرش دڵخۆشکەر بوو لەبارەی ئەم وەرزە، ئەویش هەزبزوێنی بوو. پێشتریش باسم کرد، بەڵام ئەو هەزبزوێنی کەرنەوە هەندێک کارکتەردا هەبوو بەڕاستی زۆر نایاب بوو و ئەو چیرۆکەش کە پێیاندرا بوو. چیرۆش تۆکیۆ بەڕای من یەکێک بوو لە جوانترین چیرۆکەکان کە بە کارکتەرێک بدرێت. ینی ئەو باگراوند چیرۆکە ئەو باگراوند ستۆریە کە پێیدرا بوو زۆر نایاب بوو. هەر ئەوەش وای کرد ئیمۆشن و هەزبزوێن بۆی زیاد بێت و ئەو وتانێک کە لەگەڵی دانرابوون ئەو بابەتانێک کە ئەویان دەگەڕاندەوە بۆ ئەو ڕابردووە زۆر هەزبزوێن بوون. من خۆم یەک دوو حاڵ زۆر پێیان سەرسام بووم. یەکەمیان لە ئەڵقەی یەکەم کاتێک پرۆفیسۆر ئاشکرا دەکات کە دەستگیر کرا و ئاشکرا بووە، لەوێ لە تەلەفۆن بەوانی تر دەڵێت کە ئەو داوای لێبوردن دەکات. لێرە یەکەم حاڵەت بوو کە پرۆفیسۆر ببینی کە ئەو کاریزمای خۆی نەماوە وەکو سەرۆکێک کار ناکات، بەڵکو وەکو هاوڕێیەک قسەیان لەگەڵ دەکات. ینی پێی ناخۆشە و داوای لێبوردنیان لێ دەکات کە ئەوانی خستۆتە حاڵەتێکی وە کە وازی لەوان هێناوە، یاخود کە ئەوان کەوتونەتە حاڵەتێکی ناخۆشەوە بەهۆی پرۆفیسۆرەوە. لەوێ هەز دەکەێت کە پرۆفیسۆر ئیدی هەز بە تاوان دەکات تا ئاستێک کە ئەوان بەهۆی ئەوە تووشی بابەتێکی وابوون، تووشی ئەو دزیە بوون لە کاتێکدا ئەو دەستگیر کراوە و ئەو ئیمۆشن و ئەو هەزبزوێنی لەوێ بەڕاستی زۆر کاریگەر بوو. ئەمەشان حاڵەتێک بوو کە وای کرد بەردەوام بووم لە سیرکردنی وەرزەکە. حاڵەتێشتریش ئیمۆشنی نێوان هەریەکە لە دێنڤەر و تۆکیۆ، ئەمەشان دووبارە زۆر کاریگەر بوو بەلای منەوە. لەوانەیە زیاتر تەوەقعکرابە کە ئەوەی نێوان ریۆ و تۆکیۆ کاریگەری هەبێت، بەڵام ئەوەی نێوان دێنڤەر و تۆکیۆ بەڕای منەوە زۆر کاریگەری زیاتر بوو. یعنی کاتێک دێنڤەر بە تۆکیۆ دەڵێت نامەوێت خوشکێکم لەدەست بدەم، زۆر هەزبزوێنە، زۆر هەزبزوێنە. یان پێم وایە ئەگەر سەیری بکەن بەخۆتان نییە کە لەوانەیە فرمێسک لە چاوتان بێت، چونکە هەز دەکەیت کە یەکێکی وەکو دێنڤەر لە هەمان کاتدا تۆکیۆ چۆن لە دەتوان بڵێن تا ئاستێک وەکو دوژمن و مەسەرەتاکەن کە تەنان بەیەکەوەش کاریان دەکرد، چۆن بوونەتە هاوڕێکی ئاوان نزیک تەنانەت وەکو خوشک و برایان لێ هاتووە. حاڵەتێشتری ئەم وەرزەش وەگوتم هەرچەندە ئەم وەرزە زۆر ئیمۆشنی تێدایە کە ئەمە ببوو بە خاڵی وەرچەرخانی وەرزەکە و خاڵی سەرەکی وەرزەکە کە زۆر گرنگ بوو، زۆر باش بوو لەبارەی ئەم وەرزە،
بەڵام حاڵتێشتر هەبوو کە من خۆم زۆر پێکاریگەر بووم، ئەویش دووبارە لەبارەی پرۆفیسۆر بوو کە چۆن بە مردنی تۆکیۆ تێکچوو، کە ئەو کاتە بینیمان کە ئەویش چەندە هۆگری تۆکیۆ بووەوە، ئەوانش کە لەگەڵین چەندە پێیان کاریگەر بوو. پێم وایە کاریگەری ئەو بە مردنی تۆکیۆ زیاتریش بوو لەوەی بەرلین. یعنی ئەمەشیان حاڵەتێکی ئیمۆشنال و هەست بزوێنی زۆر جوان بوو لەبارەی ئەم وەرزە. ئەمەش دەمانگەێنێت بە دوای خاڵی زۆر بەهێزکەوە دەکات چاوەڕێ بین کە بەشی دووەم بڵاو بکەیتەوە، ئەویش کۆتاییەکەیتی مردنی تۆکیۆ زۆر نایاب بوو لەوێ، هەم شێوازی ڕێخستنەکەی زۆر جوان بوو، هەم ئیمۆشنەکە، هەم ئەوەش کە مرد تۆڵی ناڕووبیشی کردەوە بە شێوازێکی زۆر جوان کە ئەو کابرایە کوشت کە زۆر لە مێژوو هەمومان چاوەڕێ بوون ئەوە بکوژرێت. پێم وایە بە شێوازێکی زۆر جوان ئەنجامدرا و بەگشتیش وای کرد کە چاوەڕێ بین تا کۆتایی زنجیرەکە بەگشتی و وە کۆتایی ئەم وەرزە ببینی کە 5 ئەڵقەی ماوە لە مانگی 12 بڵاو دەکرێتەوە. جاوا گوتم ڕێتینجی من بۆ ئەم وەرزە 7.5 ئەگەر لەبە حاتە ئەکشنەکان نەبووە یاخود لەبەر ئەو فلاش باک و کلیشەی ئەو بابەتان نەبووە، پێم وایە تەنها شایانی 8.5 و 9 لەبەر ئەوەی لە ڕووی ئیمۆشنەوە زۆر نایابە، لە ڕووی هەست بزوێنیەوە زۆر نایابە، بەڵام هەندێک لە حاتە ئەکشنەکانی بێتامی تێدا بوو و ئەو فلاش با کوشتانش پێم وابێ زیادە بوون. ئەگەر پێویست بکات ڕوونکردنەوەیە کوشیکردنەوەیەکی تەواوی حاڵەتەکان باز بکەم کە بە سپۆیلەوە بێت و شی بکەمەوە کە ئاخۆ ئەمە بۆ وای ڕووداوە ئەمە بۆ وای ڕوونێداوە. ئەمە لە حالاتێکە کە ئەگەر پێویست بکات ئەگەر بزان ئێوە هەز دەکەم پێویستە دەتوان لە کۆمنت بینووسن و دڵنیاشان دەکەمەوە لە وەرزی داهاتوو ئینشاءالله ئەگەر بتوانین پێداچوونەوەی بۆ دەکەین و ئەوەی ماوە باسی لێوە دەکەین کە ئاخۆ زنجیرەکە بە شێوازێکی باش کۆتایی دێت یاخود نا کە قەرار لە مانگی 12 لە 3 12 بڵاو بکەیتەوە. من وسام ئەحمەدم، سوپاس.